سلااوتان لەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. من شێرزاستێقم ئەڵقەی شتری بەرنامەی فێربوونتان پێشکەش دەکەم. بەڕێزانم، ئەم ئەڵقەی فێربوون بە میوانداری مامۆستای زۆر بەڕێز مامۆستا ڕێدار ئەحمەدە کە باس لە دنیای منداڵان دەکەین و هەروەها باس لە منداڵ دەکەین کە چۆن هاوڕێتی لەگەڵ کتێبەکان یاخود چۆن وا بکەین منداڵەکانمان ببنە هاوڕێی کتێب. مامۆستا ژیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ بەڕێز، زۆر خۆشحاڵین. مەمنون. مامۆستا ڕێدار، پێشەنگای نێودەوڵەتی بۆ کتێب کە ئێستا لە بەردەوام خەڵکی بۆ دەچێت و پێنجەمین ڕۆژە یەکێشە لەو پێشەنگایانەی کە بەڕاستی خەڵکێکی زۆر سەردانی کردبووە، تەنانەت فرۆشی کتێبیشی زۆر بووە. ئەوە خولی 16 هەمیتی. بەڕێستان وەکو بەشداریتان لەو پێشەنگایە دەتوانی پێشەوەی بچینە ناو بابەتەکەی خۆمان بۆمان باس بکەی پێشەنگایەکە چۆنە بەدەنگەوە هاتون و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان چۆنە؟ بەناوی خۆی بەخشندەی میرەبان، سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵەکەتان بۆ میوانداریە. پێشانگای نێودەوڵەتی هەولێر ساڵانە لە مانگی 4 ئاکرێتەوە. هەر خولێک کە ئەکرێتەوە 11 ڕۆژە خایەنێت لە زۆر وڵاتی جیهانەوە، یعنی توانین بڵین نزیکەی 20 وڵات بەشداری تیاکەن، هەم عەرەبی هەم غێرە عەرەبی دیێن بەشداری تیاکەن و نزیکەی 300 دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوە بەرهەمەکانی خوانی تیا نمایشەکەن. لەبەرەوە کە بەرهەمەکان کە هەری یەک شار یا یەک وڵات یا یەک جێگانین دەرفەتێکی گەورە ڕەخسێنن بۆ ئەوەی خوێنەری جۆرا و جۆر ئاستە جیاوازەکان لە مامۆستایەکی زانکۆ بیگرە کە لە خوێندنی باڵا خوێنێت بۆ مناڵێکیش کە تازە لە باخچەی ساوایانە بەرهەم دەست ئەکەوێت. ئەمە وەکو ئەو بەرهەمانە وەکو دەرفەتێکی تر کە لە پێشانگەکانە هەیە تۆڕەنیە زۆر سەرچاوە هەبێ وەکو پێویست نەتوانی لێرە دەستی پێڕابگات لە بەرەوەی لە وڵاتێکی تر بێ ئەو دێتە بەردەست لێرە. پێشانگەکانوان نەسراون لە جیهانە کە داشکاندنیان تایە لە ڕووی نرخەوە، ئەوەش جێی سەرنجڕاکێشانی خوێنەرەکە بێ. ئەتر خوێنی ڕاهاتووە ساڵانە کە لە شارەکەیە پێشانگایەکی نێودەوڵەتی هەیە و ئەوە هەموو دەستگاکان دێت وەکو بۆنەیەکی خۆشی لێ دێت بۆی کە چێژی لێ ئەبینێت لە پاڵ کتێب کڕینەکات بۆنەیەکی خۆشە کە چێژی لێ ببینێت، واکە کە سەردانیکەرانی زۆر بێت و هەر کەسێک هات بۆ ئەوێش بێ ئومێد نەبێت حەزی لە هەر بابەتێکە بێ بەشی ئەویش هەر شتی لێبێت لە پێشانگایە. مامۆستا، هاتنی منداڵان لەگەڵ خێزانەکانیان بێ یاخود بە گروپات لە قوتابخانەکانە بێت تا چەند هەستت پێ کردو، تا چەند ڕەنجی داوەتەوە بوونی منداڵ لەو پێشەنگایە؟ باسی ساڵانی ڕابردوو بکەم چۆن ساڵ تازەوەکو جەنابەت پێنجەم ڕۆژە و ئیتر لەمڕۆوە تقریبەن ئەچنەوە دەوام خوێندنگاکان و کە بتوانە مناڵان بە ساڵانی تریش بینیمانە زۆر جار قوتابخانەکان مناڵەکانیان هێناوە لەگەڵ خۆیانە چاودێریان لەگەڵا بۆ مامۆسایان لەگەڵا بووە هاتوون لە پێشەنگای ڕێنمایی کراون کە ئەو شتانەی تایبەتە بەو تەمەنەی ئەو مناڵانە لە چ دەستگایەک دەسەکەوێ ڕێنوێنی کراون بۆی بتوانن بە زووی بگەن ئەو شوێنانی کە لێچکە 300 جێگای کتێبە بێ بە ئاسانی بۆ ئەوان نادۆزرێتەوە. بەڵام من چ لە پێشەنگای ئێرە کە بەشداریم کردو چ لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیش کە هەموو ساڵی مانگی 11 کرێتەوە، یەکێک لەو دیاردە جوانانەی کە دڵخۆشی شەدات هەر مناڵ بۆ خۆی بوونی لە هەر شوێنێک بێت، یعنی جوانیەک و جوڵەیەگە بەخشێ بە شوێنە مناڵان دێنە ئەوێش و بایی ئەوەش کە ئەو شتانە حەزیان لێبێت لی دەسەکەوێت. مامۆستا بوونی ئەو پێشانگایانەوەکو جەنابیشت باست کرد تەکانێکی زۆر باشە جارێشتر ئاشناکردنەوەی خەڵک بە کتێب و هەروە خوێنەر بە بابەتی تازە و بە کتێبی تازە. ئەوە بۆ کەسێکی پێگەیشتووی گەورە، بەڵام بۆ منداڵ چۆن وا بکەین منداڵەکان ئاشنا بکەین بە کتێب، منداڵەکان وا بکەین کە خۆشەویستیشیان لە دروستکەین بەرامبەر کتێب کە وەکو ئەو شتانەی تر بێ، وەکو ئەو یاریانەی تر بێ، وەکو ئەو پێداویستی ڕۆحیانەی تر بێ کە منداڵ حەزی پێێتی. بەداخۆ لە سەردەمی ئێستامانە تەکنەلۆژیا
پێشکەوتنی تەکنەلۆژیا بۆ ڕادەیە و بوونی مۆبایل و ئایپاد و ئەمانە لە ماڵەکان ئەوەی کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان نەک لای مناڵ لای گەورەش ڕەنگی خوێندنەوە پاشەخشەی کردبێت بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگی خوێندنەوە پاشەخشەی کردبێت بەڵام هێشتاش هەرە ئومێدە ماوە کە خوێندنەوە بەرگری لە مانەوەی خۆی ئەکات ڕاستی پەروەردەی مناڵ چۆن بۆ هەر شتێکی تر پەیوەندی هەیە بۆ خێزانەی کێتیاتی و لە خێزانەکان پەروەردە بێت سەیری دایک و باوکو و خوشک و برا گەورەکانی خۆی کەسە گەورەکانی خۆیەکە بزانێ لەو خێزانەیە کتێب چ ڕێزێکی هەیە ئەگوازرێتەوە بۆ ئەم لەنەوەیەکەوە پەروەردە بۆ نەوەیەکی ترەوە گومانیتیان ئەگوازرێتەوە پاشان کەچێتە قوتابخانە لە قوتابخانە چۆن کتێب سەیرەکرێت کتێب چۆن سەیرەکرێت بۆ ئەمیش ئەگوازرێتەوە ئەنجا لە دۆست و ڕەفیقەکانی و کەسانی کە تێکەڵیان لەگەڵەکات بەگشتی ئێمە گەرمانەوە کتێب چ لە قوتابخانە بێت چ لە ماڵا بێ لای قوتابی خۆشەویست بکرێت ڕاستیا بێت ئێمە هەر کتێبێکی ڕقوتەق و شک نەبینە بەردەم مناڵ کە شتی سەرنجڕاکێشتر هەیە بۆی کە مۆبایلێکە و ئەوەندە ماندووبوونیشی نابێ هەردووگمەیەکە و دەستی لەسەردانێت و سەیریەکە ئێمە ئەبێت کەشێکی وای بۆ بڕەخسێنین کەشێکی وای بۆ بڕەخسێنین چێژ لە خوێندنەوەی کتێبەکە زیاتر ببینێت لە شتێک لەوانە زیاتر ئەویش بە چێ بێ بەڕاستی ڕەنگی یەکێک لەو گرفتانەی لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی کوردیە هەبووە کە ئێستا خەریکە باشترە بێتەوەیە کە ئەڵێن کتێبی مناڵان کتێبێکیاندا ناڵێن ئەمە کتێبی مناڵان ئەم کتێبانەی لەسەرم مێزی جەنابدانراون هەمویان کتێبی مناڵانن بەس هەرێکیان لەسەری نووسێ بۆ چ قۆناغێکی مناڵەکە ئەبێت وانە هەرێکیان لەسەر نووسراوە چ بابەتێکی تایە وەکو چۆن لە قوتابخانەکانە لە خوێندگاکانە قۆناغەکانی خوێندن جیاکراوەتەوە و بابەتەکان جیاکراوەتەوە ڕاستیا پێویستمانە ئەو کتێبانەشی لە کتێبخانەکانمانە هەیە لە دەروی قوتابخانە بۆ ئەوانەی کە پەروەردەکاری مناڵەکەن بۆ دایک و باوکی مناڵەکە بۆ مامۆسای قوتابخانەکەی بۆ ئەوانیشمان جیا کردبێتەوە کە ئەمە کتێبی چ تەمەنێکە ناکرێمە کتێبێک پێڵین کتێبی مناڵان بەڵام نابێت مناڵێک بۆ نمونە لە قۆناغی حوتی بناڕەتی بەرەو خوارە و کتێبە بخوێنێتەوە ڕەنگیان لەشتی تیابێ لە لای ئەو جۆرێک پرسیار دروست کات کە لەو عقلی ترک بە وەڵامەکەی نەکات گرێکشی دەنونی لەلا دروستکە لە بەرەوەی ئێمە کە کتێبی مناڵمان هەیە بەڕاستی پێویستمان بەوە هەیە بوارەکانیشیان جیا بکەینەوە یەک بوارەکان دوو ئاستەکانی تەمەنی هەر مناڵێ جیا بکەینەوە بۆی ئەگەر مناڵێک کتێبێکی خوێندەوە و لە ئاستی تەمەنی خۆیان نەبوو قرس بوو تێگەیشتنی بووی ڕەنگی تر جاریکە بی لەوە نەکاتەوە کتێب کاتێکاگە کتێبی تەمەنی خۆیمان پێبایە ڕەنگیەوە عاشقی کتێب وایە لە ماڵەوە دەخیلیکی دابنایە پارەشی کۆ بکردێتەوە بۆ بۆنەیەکی وا کە بێت کتێبی لێ بکرێ بەگشتی و مناڵانەی کە لە پێشانگەکان ئایان بینین پەرۆشیان تایە ڕازەنی کەمتەر خێمی لێمە لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەش هەبێت کە نەمانتوانی بێ بە شێوەیەکی زانستی کتێب بۆ مناڵ ئامادە بکەین کە قۆناغەکانی تەمەنیان بۆ جاکەینەوە هەچەندە ئێستا بە خۆشحاڵیەوە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی وامان هەیە کە چیتە پێشانگا باناوی هیچ دەستگایەکیش نەبینەگەر کە چیتە پێشانگا توانی قسەیرەکەی هەر خۆی تابلۆی داکتووە ئەم کتێبەت تایبەتە بە مناڵی تەمەنی ئەوەندەوە ئەمە تەمەنی ئەوەندە یعنی بۆی جا کردویتەوە ئەو ئاسانکاریکی باشە بۆی مناڵان بتوانین وایان لێ بکەین چێژ لە خوێن چکە لە هەر پرۆسەیەک لە پرۆسەکانە کە ئینسان کارێکی تێکاری تیا بکات ئەگەر چێژی لێ نەبینێت پەرۆژ نابێت بۆی بەردەوامی نابێت خوێندنەوە ژێکێکە لەو بارانە من و تۆ ئەگەر کتێبێک بخوێنینەوە هەر زۆر ڕەخوتەق بێ وەڵی تااقەتمان لێ نامێنێ ڕەنگێکە تااقەتیشمان لە شتێک نەبێت جاری کەسێکەڵە من حەزم لە خوێندنەوە نیە بەس لە جێگایەکە کاتێکی چاوەڕانی بەدەست سەرێکی ڕۆمانێک دانراوکەی خوێنێتەوە لەگەڵ ڕووداوەکان ناڕا ڕەنگی حەزکە چاوەڕانەکەی زیاتر بێت تا بگا بە نەتیجەیەک لەگەڵ کارکتەرەکانی ئەم ڕۆمانەیە بۆ چونکە لەگەڵ خۆیان بردیانە ناو قوڵایی شتەکە لەبەرەوە بۆ مناڵیش بە هەماشیەوە مۆم ساڵێدارکەواتە بوونی باگراوندێکی هۆشیاری و سەقافی و بوونی کتێبخانە و هەروەها ینی زۆرێک لە دروستکردنی کەشێک بۆ
خوێندنەوەی کتێب لە ماڵدا ڕۆڵی سەرەکی دەبینین لەوەی کە منداڵەکە تا چەند کتێبی خۆش دەوێت تا چەند حەزی هەیە بۆ کتێب و خوێندنەوە. بەڵێ بێگومان ئێمە لە هەموو بوارەکانی ژیانە ماڵ پایتەختە بۆ هەموو بوارەکە. لە پایتەختە هەموو لە شارەکانی ترا هەموو وەزارەتەکان نوێنەرایەتیانێ بەس کۆتایی دێتەوە بۆکوێ بۆ پایتەختەکە. ئێمەش مانەوێت لە هەر بوارێکا بێ ناو ماڵ پایتەخت بەڕاستی دایک و باوکیش ڕۆڵی ئەو سەرکردایەتی بەڕێوەبردنی ئەو پایتەختە بینن کە چۆن پەروەردەکەیان بگوازنەوە بۆ مناڵەکانیان. یعنی ئەگەر ئێمە لەوێ توانیمان بە جوانی ئەوش بڵێن یعنی ئێمە هەر ئەوەی کە 4 تەختەمان لە ماڵۆ دابێ بەیەکۆ و کتێبمان لەسەر ڕێک کرد بێت هەر بەناو ناومان ناوە کتێبخانەوەی کە بە ڕێزیشت باس کرد چۆن بتوانین کەشێکی ئارام بەخۆڵقێنین ئەو مناڵە حەسکا لەوێدا بنیشێت و بشوێنێتەوە. ڕەنگی ئێستا زۆربەی قوتابخانەکان زوری خوێندنەوەشیان هەبێت، بەڵام بڕۆ سەیری کە لە قوتابخانەیەکەوە بۆ قوتابخانەیەکی تر جیاوازی هەیە. قوتابخانەیەکی وا هەیە کە چیتە هۆڵی خوێندنەوەکەی سەلیقەیەک و دەستڕەنجینیەکە بینی بە کارمەندەکان ڕۆڵ کارمەندە مامۆستایە دەرچوویەکی بەشی کتێبخانەکانە، یعنی توانیوێتی کەشێکی وا دروست بکات کەشێکی وا دروستە. ئێمە ئەوە بڵێن یعنی شەرت نییە هەر بۆ کتێب، یعنی ئێستا کە ئەوەی بەڕێز باست کرد کاتێ مناڵە بیتە دەرەوە بۆ کتێبخانەکان ئەو بەشێکە لە هاندانی مناڵ کە حەزی لە کتێبێکە چێتەوێت دنیایەکی ترە بینێ دنیایەکی تر. تۆ هەر باسی مێژووی بۆ ئەوکەیت، بەڵام کاتی ئەم مناڵانە ڕۆژێکەبی بۆ قەڵا لە قناو قەڵای هەولێردا ئەنجەڕیت و بە چاوی خۆشیان بەشێک لە پاشماوەیەکی مێژووی شوێنەوارێکی مێژووی ئەبینن بی بۆ منارەیان بی بۆ شوێنێکی تر، ئەمە کاریگەری هەیە لە سەریان. لە وڵاتانی تر زۆر گرنگی بەم شتانە ئەدەن، مەرجیش نییە کە ئەڵێن یەکسەر بڕۆن مەکتەبێک 5 پۆل 6 پۆل مناڵ بدەنە دەستی 2 مامۆستا بڕۆن هەر کۆنتترۆڵ نەکرێت مناڵەکە. بۆ هەیە گروپی بچووکیش بیان بیت مامۆستایەک تایبەت پێ بەم گروپە ئەم گروپە یعنی لە ڕۆژی جیاوازی شا ببرێن هەر بۆ کتێبخانە نابی بە بۆ شوێنەوار کۆمەڵە شتی شوێنەواریان هەیە پیشانیان دەبی بە بۆ ئەنجومەنی وەزیرە پیشانیان دە یعنی پیشانیان دە بڕێت لە وڵاتیان بە بۆ پەرلەمان بڕێت. بەڵام هەندێک جار هەیە شتەکان لەوانەیە دەستگەیشتن بە دەستگایەکی وەکو مۆزەخانە تا ڕادەیەک بۆ قوتابخانە و بۆ مامۆستا و بەرپرسیارەتی هێنانە دەری قوتابی و مەساریفی هاتووە ئەوانە کێشە دروست دەکا. زۆر جار لەوەیە کە مامۆستای چالاک و ئەکتیڤیش خۆ لەو بابەتان نادە، بەڵام هەر لە نێو قوتابخانەکاندا زۆربەی هەر زۆری قوتابخانە سەنابەت فەرموود کتێبخانەیان هەیە، بەشی هەر زۆریشیان کەسی تایبەت هەیە کە بەڕێوەی دەبات، بەشێک لەوانە پسپۆرێتشیان هەیە ینی کەسی ئەزموندارن. بۆ مامۆستا ڕۆڵ نابینێ لەوەی کە مامۆستای بابەتەکانی تر کە کتێبخانە شیرم بکەن یان وەزیفەی کتێبخانە وا لێ بکەن کە هەم بڕێوەبەریش گرنگی پێ بدا هەمیش لایەنی پەیوەندداریش گرنگی پێ بدا. بەنمونە لە بابەتێکی کۆمەڵایەتی دەین بازدا یەک لە شۆڕشەکانی کوردەکەین زۆر ئاساییە مامۆستای کۆمەڵایەتی داوای کتێبێک لە کتێبخانە بکات و هاوپێز دەگەڵ کتێبەکەی خۆی لەگەڵ بابەتەکەی خۆی چەند لاپەڕێک لەو کتێبە بۆ قوتابیان بخوێنێتەوە. پێم وابی کتێبخانە لە قوتابخانەکاندا دەتوانێت زۆر ئەرچی دوور لە یەخەی مامۆستایان بکاتەوە کە بتوان دەستیان بەسەر چاوەکاندا ڕابکە بتوان وا بکەن کە قوتابیش تەشویق بکرێت بابەت و دەرسەکەوا لێ بکرێت کە حەزی بۆی بچێت. خۆی بە ئێمە کۆی ئینگلیەکانمان لەسەر مامۆستا کۆنەکەینەوە، چکە ڕەنگێ لە کوردستانە نەمانتوانی بێ کەشێکی لەبەر بۆ مامۆستاش بۆ خوڵقێنی، یعنی مامۆستایەک بێت ئەگەر بە دەرونێکی ماندووە چوە پۆلەوە بتێونەتەوە کاریگەری ئەو ماندوویەتیە لە دەرسەکەی شیان ڕەنگەداتەوە ڕەنگەدات. ئێمە گەرەمانەوەی پرۆسەکان هەمویان تاواکەری یەکترن، ئەگەر کەشێکی لەبارمان بۆ مامۆستاش خوڵقان
مامۆستاش حەزی لێیە کە کەشێکی وا بۆ قوتابیەکەی بخڵقێنێ کە تیایدا هەز بە ئاسوودەی بکە. ئێمە با بڕێنەوە سەر بابەتەکەی خۆمان چکە گەلا بدەین لە بابەتەکە ڕەنگە زۆر لە قوفۆ پیتری وای لێ بێتەوە ئەو سەری بابەتەکە دیار نەبێت. ئێمە کرێ بۆ نمونە بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر ناوەندی نەسەمنای پەروەردەی ناوەندی هەولێرە چێ بۆ نمونە سەیرەکات ڕەنگە لە 100 قوتابخانە با ئەوانە نمونە نەو ژمارانەی هێڵێ ئەوەی هەولێریش هەر نمونە یعنی نمونەیەکی گشتی بڵێن چکە تەلەڤیزیۆنەکەیەوە لێرەیە. ئەگەر ئێمە 100 قوتابخانە بۆ نمونە کتێبخانەیان هەبێت بیانەوێت کۆمەڵی کتێبی مناڵان هەبێت یعنی بۆ نمونە پێشبڕکێ بکەن بۆ خوێندنەوەی کتێب چەند کتێبێکیش دیاری بکەن دوای هەر لەو کتێبانە پێشبڕکێکە لە بینی ئەم قوتابخانە و قوتابخانە پرسیاریان لێەکەن و وەکو بەرنامێک لەم تەلەڤیزیۆنەی ئێوە شۆ بکەین تا لە نەتیجەیە بزانن چ قوتابخانەیەک یەکەمە بێت و خەڵات بکرێن بۆ نمونە ئایا ئەم ساڵ کە کردمان ئەگەر لەو سەدە تەربیە پێزانینێکی هەبوو بۆ مەکتەبانەی کە سەرکەوتوو بن بۆ نمونە سەرزەنیشتێکیشی هەبوو بۆ ئەوانەی کە نەیانتوانی وەکو پێویست بێت باشە ئەم سەدە ساڵی داهاتووش کردبوومان بە وەکو چۆن پێشەنگای کتێبەکە ساڵانە لەوە کردبوومان بە بۆنەیەک بە بڕای تۆ بامنیش بە پێشکەشکە بچێتم 4 ساڵی تر ئەم سەدەگەر لە قۆناغی یەکەمان 30 قوتابخانەیان ئەکتیڤ بن چالاک بن کارا بن ساڵی داهاتوو ستە نابن بە 50 بێگومان یعنی ئێمە بین ڕەنگە مناڵە بێبارەمەند بێت بیشخێنێتەوە بتوانێت بنووسێت ئەیبین پێش بچێ بۆ ئەویش دەرفەت بۆ ئەوژێ ڕەنگە مناڵ هەبێت خۆر خوێندنەوە ئەوە ناکە بڕات چیرۆک بخوێنەوە وێنە کێشێکە وانە مناڵەیە لە کاری دەستە ئێمە ئەو کارانە پێشانگاکان ئەکرێتەوە هی مناڵان ئێمە بەی مناڵ سیرەکەین بەس کە ئەچی بۆ ئێشتیەوە ورد و جوانی تا ئەبینیت ڕەنگە ئێمە گەورەش بین زۆر هینمان نەکرد بێ بیرمان بۆ ئەوە نەچووبێت یعنی لە هەموو مناڵەکانە بەهرەی زۆر گەورە و جوانێ دۆزینەوەی لەوە بکەم دۆزینەوەی بارەکان ئێمە لە چاو پێکەوتنی تاگوتاچی ئەو مامۆستایانەی کە هاتوون نمونەی زۆر جوانمان هەیە مامۆستامان هەیە کە بەهرەی زۆر جوانی دۆزیوەتەوە بابەتی زۆر جوانی لەلای لە قوتابی دروست کردووە کەوای کردووە چیرۆشی زۆر جوان بنووسێ بابەتی ئەدەبی بنداڵانەی تەمەنی خۆشتی زۆر جوان و نایابی هەبێت تەنانەت لەو ماوەی پێشتر منداڵێکی بەهرەمەند لە تەمەنی هەرزەکاری لەگەڵ باوکی ئەزمونێکی زۆر جوانیان تاقی کردەوە لەوەی کە کتێب دابەشکەن لەسەر قوتابخانەکان و کە دوزار منداڵەکان کتێبەکان بخوێنەوە و سەرنج و تێبینەکانی خۆیان لە دووتێی لاپەڕی کتێبەکاندا بەجێ بێن و اینجا ئەوانیش بەدوواداچوو بکەن تا چەند حەزی منداڵ بۆ خوێندنەوە هەیە مامۆستا بۆ بەگشتی منداڵ حەزی بە ئەو شێوازی نووسینەیە کە جێڕانەوەیە کە حەکایەتە کە سەربوردەیە بۆ کەمتر بەلای شێعر و یاخۆ بابەتە ئەدەبیەکانی تردا دەڕوا ئەوانەی کە جێڕانەوەی خەیاڵ زۆر کاریگەری هەیە یعنیەوەی کە جێڕانەوەیە خەیاڵ کاریگەری زیاترە لە شتەکانی ترتایە کە تۆ خەیاڵی من ئەو مناڵەت هێنا ناو خەیاڵی ئەو چیرۆکی خۆتەوەی تر کردوتە بە بەشێ لە چیرۆکەکە و لەگەڵی ئاڕوا ڕەنگە هەر لە مناڵی ئەمە مناڵمانوا فێر کرد بێ شعر لەبەر ئەکرێت کە لەبەر ئەکرێت بە هەمان وشەکان و بە هەمان کێش و سەرواوە ئەبێ و خۆی لەبەر بێ بەڵام من چیرۆکێک بۆ مناڵێکە جێرمە دوای مناڵەکەیە تۆ چیرۆکەکەی من ئەجێڕێتەوە بە تەواوەتی هیچ وشێک لە جێڕانەوەکەی ئەوی وەکو وشەکانی گەڕانەوەکەی من نییە هیچ عیبەش نییە بۆی بەڵام ئەگەر شعرێکی لەبەرکرد یەک کەلیمەی لەبیر چۆ وشێکی لەبیر چۆ وشێکی تری لە جێگەیدا نەبوو نەنجێک دروستە بێ ڕەنگە ئەمە یەکێک بێ لەوە کارەکە بەگشتیش یعنی هەر لە ئەدەبە چیرۆک سەرنجڕاکێشترە ڕەنگە شیعر بۆ خەڵکێکی تایبەتتر بێت ئەزمەوزە بۆ چیرۆک و جێڕانەکانی ئێمە بەگشتی ئەگەر نەڵین کوردیش هەر ڕۆژهەڵاتی ناوڕست بەگشتی چیرۆکان
2000 بە خەمناچیەوە کۆتایی پێدێ ڕووداوەکان هەمیشە ڕووداوی تۆڵەکردنەوەی هەمیشە ڕوودا و بەسەرات و جێڕانەوەکان غەدرکردنە خیانەتکردنە یعنی کەمتری منداڵ هاان دەدەین تەنانەت لە جێڕانەوەی حکایەتەکانی داپیرە و باپیرش بۆ نەوەکانیان کەمتر هاندانی منداڵە بۆ پشت بۆ خۆبەستن هەمیشە دوو لایەن هەیە لایەنێک کە فێڵ دەکا و چاقەی لە دەستنایە لایەنەکەی تیژ بەرگری کارە وەڵی ئەکوێت و سەر و نووسرە یەک کە نووسیوێتی بابەتەکە بەڵام ئەگەر ئێمە سێری کاتی مناڵی خۆمان بکەین کە ئێمە لە قۆناغی سەرەتاییە خوێندومانە سێرەکەین ئەو بابەتانی کە بەلای چیرۆکە ڕۆشتبن و لە پەرتوکەکانی خوێندنگە هەبوو بن یعنی زیاتر ئەمەلیان لا دروست کردوین ینی تەشویقێکی تیا بۆ ئێستا تۆ لە دەستێکا چاویلکەی نەنکمت هەبوو بۆی ئەجێڕایتەوە نەنکی پیرە و چاویلکەکەی لێ بزر بۆ دوای ئەیدۆزێتەوە بەسەری خۆیەتی هەم تۆی ئەبردەنایی هەم شتێکی دڵخۆشکەریشی پێوتی کولێرە بۆیە هێنای ئەم کولێرەیە چۆن دروست بووە هەموو شتەکانی پێوتی لە بابەتی چیرۆکێکە و جۆرێک لە کۆمیدیاشی تیا بوو بابەتەکە یعنی هەمویان جۆرێک لە تەشویقیان تیا بوو لە ڕاستیە ئەم ئەکەوێتە سەرچی ئێمە ئەوەی هەڵێ بژێرین بۆ ئین ئەوەی ئێمە هەڵی ئەبژێرین بۆ مناڵ تەشویقێکیشی تیاابێ هاندانێکی تیاابێ دڵخۆشکردنێکی تیاابێ ئەوەی تیاابێ ناکری ئەمە وەکو جەناب بدوێتت بڕۆین شتێکی بەڵبژێرین کە لە ئەخیرەوە خەم و خەفەت و گرێ چیرۆکەکە ئەسڵەن چیرۆک وا باشە کۆتاییشی بە تەواتی پێنێت فکرێ لای مناڵەکە بەجێبێڵە لە دوای چیرۆکەکە بیرکاتەوە ئەی دوای ئەوە چی ڕوادا ئەمە سەڕێدار دەمەوێت دوا پرسیاری ئەوە بکەم چۆن ڕێنمایی دایکان و باوکان دەکەین کە ئەو ماڵانەی ئێمە گوتوان لەوانەیە خێزانێکە بێت کە پێشینی لە خوێندنەوە لە کتێبخانەوەی بەڵام خێزانێکەیە کە بەشێکیان متابعیان بۆ خوێندنەوە نیان ئەگەر دەڵین خوێندەواریش نین بەڵام لە کۆندا ئەو خێزانانە کە خوێندەواریش دەمون دایکان داپیرە باپیرە و باوکەکان چیڕۆکیان دەجێڕاوە بەسەرهاتیان دەجێڕاوە کە ئەو دواتر دەبووە زەخیرەیەکی زۆر باش لە ساکری ئەو منداڵەکە گەورەدەوە هەموو خێزانێک پێویستی بەوە هەیە کە پەیوەندیەکی ئەوە هیچ ئەوە دایکە ئەوە باوکە لەگە مناڵەکە پەیوەندێکی دۆستانەشی لەگە مناڵەکەی خۆیان هەبێ بەدەل لەو ئیلتزامی دایکە دوو باوکاتی وەکو هاوڕێیە وەکو کەسێکی نزیک بۆی ئەم مناڵە متمانەی پێ بکات لە هەر پرسیارێکە کە جوابەکەی دەست ناکەوێت حەز نەکا بۆ لای کەسێکە چێ بەس لێ پێچینەوەی لەگەڵاکە حەزکا بۆ لای کەسێکە چێ کە گوێی لێگرێت لەبەرەوە باوای لێ بکەین پرسیارەکەی جەنابی ینی ئێمە بەشێک لە پەروەردە توانین بە چیرۆک دایبڕێژین ئەتوێ بە مناڵەکە بڵێ کاری چاکە ڕازگۆیی باشە بین چیرۆشیشی بۆ بجێڕیتەوە ئەتوێ ئەوەی کە خۆت پێی بگەێنی لە بابەتێکە جێگەی بکەیتەوە ئەم فکری خۆت لە چیرۆکێکا بۆی بجێڕیتەوە کە لە مێشکی ئەو مناڵەتە ئەمێنێتەوە ئەگەر تەکنەلۆجیا مەجای هێشتوێ لە مێشکی مناڵەکانمانە بۆی گوێمان بۆ بگرن چکە بەڕاستی هەموو ئینسانێکیش مێشکی میمۆریەکە گێکابایتەکەی بە تەکنەلۆجیایە پڕبوو ئەوە کێشەیەکە لەبەرەوە یعنی ئێمە کە باز لە پەروەردەکەین جارێ بتوانین مناڵەکانمان وا لێ بکەین کە چۆن لەگەڵ ئەم ئامێرە تەکنەلۆژیا نوێیانە کە هاتوون چۆن مامەڵە بکەین ئەو بەشێکی گرنگی پەروەردێ ئەنجاتوانین ئەوانی تریش بە دوایە بێت مامۆستاژیان هیلاکمان کردی زۆر سوپاس دەکەین کە لەم ئەڵقەی بەرنامەی فێربوون لەگەڵمانداوی زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ ئێستافە بەڕێزیمانەوە بن بە بەرنامە و کەناڵەکەتان و هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ خوازم و سپاس بۆ بینەرانەشی کە بەرنامەکەیان بینی و هیوادارم شتێکمانت پێ کە سوودی هەبێت زۆر سپاس بۆ زەناوشت بەڕێزان و خۆشەویستانم سپاس بۆ ئێوەش کە گوێگرمان بوون تا ئەڵقەیەکی تری بەرنامەی فێربوون لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بە یەک دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ